شەوی هەینی ڕابردوو بەلەمێک باشتا کۆچبەرەوە لە دەریای ئیزەدا ژێر ئاوکەوت کە بەوتەی وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق 65 کۆچبەر خنکاون کە 28 کوردن و هاوڵاتی هەرێمی کوردستانن و 15 کۆچبەریشیان ڕزگار کراون. بەشێک لە کەسوکاری ئەو هاوڵاتیانەش لە بەردەم قونسوڵخانەی تورکیا لە هەولێر گربنوویەکیان ئەنجامدا و داوایان کرد لە ڕێگەی قونسوڵخانەوە زانیاریان پێ بدرێت و هاوکاریان بکرێت لە گەڕانەوەی کەسوکارەکانیان. نانی لە تەمەشای بچین جەنازەکان کەن دەرێ سوکاتیمان پێ دەکەن دەوای پارەمان لێ دەکەن ئەو فەقیرن کاکە بارانە چێ بۆ قوربەسەران هەموو لە غەریبی چوونە بابی من ئەدی ئەمە کورد نینە ئەدی ئەمە مملەتی کورد نینە ها ئەدی دەست کورمان لەسەر نەکوژایە و نەبڕا ڕۆرە دەبی پارەی بدەن لۆ حکومە ناچی جەنازەکەمان لۆ بینتەوە لەسەر حیسابی خۆی هەموو قوربانی برادەرەکانیشن ڕۆرە کەسوکارمان هەموو لەوێن دەرێنە هەموو ئەوان پەیوەندیان بەمە کردە بچینە پێش قونسوڵخانەی تورکیا هەموو کەسوکارمان ئێستا لەوێن دەرێنە هەموو ڕێیان نادان لە دوونێەوە کەس نەنووسیە هەمووی فەوتا ئەو ملەتە یان ئێستا کورد یان خۆی دەکوژی لە کوردستان دەچی لە تورکیا دەخنچی. لەبارەی داواکاری کەسوکاری ئەو قوربانیانەش بۆ گەڕانەوەی تەرمەکان وەزیری کۆچ و کۆچبەرانی عێراق ئاماژەی بەوە کردووە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی دەرەوەی عێراق لە هەوڵدان بۆ گەڕانەوەی تەرمەکان و لەو پێناوەدا هەموو هەوڵێک دەدەن. کەسوکاری قوربانیەکان دەڵێن پزیشکی دادی ئەزمیر بە پارە تەرمی کۆچبەرەکان دەهێڵێتەوە بۆ هەر شەو و ڕۆژێک بڕێک پارەی دیاریکرا وەردەگرێت و گەر تەرمەکانیش نەهێنرێنەوە لەو شارە بە خاک دەست پێ دێت. لە ژوورەوە نوێنەری قونسوڵی تورکیا بە ئێمەی گوتگوتی ئێمە لێرە لە کاتی ئێستادا عوتڵەیە ئێمە ناتوانین یارمەتیتان بدەین منیش لە بەرامبەر ئەوە پێم گوتم ئێمە داوای خەدەماتی داوای خزمەت گوزاری شارەوانی و داوای خزمەت گوزاری حکومیم لە حکومەتی تورکیا نەکردووە تا ڕۆژی دەوام وەڵام بداتەوە بە یەک تەلەفۆنی 5 دقیقەی لێرەوە کێشەکە چارەسەر دەبێت یان بەیانێک بڵاوکەنەوە بە هەموو ئەو ناوانەی کە ماون و نەماون یانیش ئەو کەسوکاری خەڵکێکی زۆر ئێستا لە پێش تۆبعەدلی و لە پێش خەستەخانەی لە شاری ئیزمیر کۆبوونەتەوە لێگەڕێن بچنە ژوورەوە سەیری زیندوەکان و مردوەکانی کەسوکاری خۆیان بکەن. لە سەرەتای ساڵی ڕابردووەوە شەپۆلێکی کۆچکردن لە هەرێمی کوردستان دەستی پێکردووە و بەپێی ئامارە نافەرمیەکان 30,000 هاوڵاتی لە هەرێمەوە کۆچیان کردووە و لەو ژمارەیەش زیاتر لە 200 کەسیان گیانیان لەدەستدا و بە سەدانی تریش بێسەر و شوێن بوون. شیراز عەبدوڵڵای نارتی هەولێر